یەکێتی کەمینی بۆ ئێمە دەنا و دەیان پێشمەرگەی بێتاوانی خەڵتانی خوێن کردو دواتریش وتیان ئێمە بەهەڵە لە ئێوەمان داوە. حازمی عەلی کۆتک لە کتێبی 57 ساڵ خولانەوە لە ژێر وەهمی شۆڕشدا دەڵێت ئەو شەوەی کە لە چالاکیەکی سەرکەوتوانە گەڕاینەوە کە لە ڕێگای هەولێر کەرکووک ئەنجامدرا لە خوڕخوڕێ نیو کاتژمێر وەستاین و لە لای مزگەوتەکە بڕیارماندا بچین خۆمان کۆ بکەینەوە تاکووە گەڕەژێم هێرشی هێنا ئامادە بین. کاتژمێر 11:30 شەو لە ڕێکەوتی 14 سەی ساڵی 1970 بەڕێکەوتین. من ئۆتۆمبیلەکەم لێ دەخوڕی و ئێمە 5 ئۆتۆمبیل بووین، من 3 ئۆتۆمبیل بووم کە لە نزیک کەپر و ئەوبارە بووین بە دووری 50 مەترێک دراینە بەر دەستڕێژی گولە. گوێم لە دەنگی ئاربیجیش بوو کە پێوەیان دەناین بەڵام گولە وەک تەرزە دەباری. ئێمە ڕۆژێک پێش ئەو ڕووداوە چوونە لای مام غەفور کە 11 پێشمەرگەی شەهید بوو ئەوتی کێرشیان کردبوو خۆی دابوویە بەرچایی ئۆتۆمبیلەکە بۆیە گولەی بەرنەکەوت بوو. منیش هەمان شتم کرد و چوومە لای چای ئۆتۆمبیلەکە، بەڵام لەوێ گوێم لە ناڵە و هاواری پێشمەرگەکانە بوو کە هەر جارە و یەکی ئەیوت پێکرام. هەموو ئەو گولانەی کە بە ئاڕاستەی منە هاتن بەر مەحموود مامباییس کەوتن. مامباییس هاواری کرد و وتی کوا کلاشینکۆفەکەم پێش ئەوەی شەهید ببێت. دواتر کە لەی درا و شەهید بوو بەسەر مندا کەوت. ئەوان دەستڕێژی گولەیان دەکرد و منیش تا دەمتوانی جنێوم دەدا و هاوارم دەکرد و دەموت زۆر بەنامەردی لێتان داین. لەو کاتەیە کەسێک بە خشکە هاتە لام و نەرکە و ناڵەی دەکرد. بریندارێک بوو ناوی وەسفی بوو، وتی هاوڕێ حازم بمکوژە و بەجێم مەهێڵە. شەوێکی سامناک بوو، هەموو شوێنێک ئاگرباران بوو، بە تەواوی هەموو شوێنێک کەمین بوو. دیارە تەنیا ئێمە نەبووین بەڵکو ئۆتۆمبیلەکانی تریش کەوت نەکەمین. هەر بۆیە بەیانی شەڕگەرم بوویەوە و چەند کەسێکمان دەوریان گیرا ئەبوایە خۆمان ڕزگار بکەین، بۆیە لەوێ تەرمی گەیلانمان لە شوێنێکدانا و لاشەکەی هێشتا گەرم بوو. براکەی زۆری خۆشدەویست بە دیار تەرمەکەیەوە دانیشت بوو دەگریا. دواتریش ئیسماعیل شەهید بوو، هەتا لای ئێوارە نەمانتوانی بگەینە لای تەرمەکەی چونکە لەسەر ئەو گردە شەهید بوو کە شەڕی تێدا دەکرا. گولەیەک بەرتەختی نێوچەوانی کەوتبوو کە هێنایانە خوارەوە خەڵتانی خوێن بوو. بەڵام ئەوەی زیاتر لە بینینی خوێنەکە منی ئازار دەدا پێڵاوەکانی بوو کە هەر تاکەی لە جۆرێک بوو. ئیتر بە خۆمم وت ئێمە بۆ بۆنی کەباب هاتین کەچی لێرە کەر داخەکرێت. دواتر و دوای ڕاپەڕینی ساڵی 1991 هەندێک بەڵگە دەزاوڕێیان کەوتن. یەکێک لەو بەڵگەنامانە ئاماژەی بەوە دابوو کە شەڕەکەی بەستی شەرغە لە نێوان هێزەکانی یەکێتی و شیوعی لەلایەن مخابەراتی عێراقەوە نەخشەی بۆ دانرا. دوای ئەو هەموو کوژرا و ئەو هەموو کاتە بەرگری و شەڕکردن لەگەڵ مەرێک دواتر یەکێتیەکان وتیان کە ئەوان نەیان زانیوە کە ئێمەن و ئێمە بەهەڵە لە ئێوەمان داوە. بەم شێوەیە ئەو بێتاوانانە کوژران و خوێنیان بەبێهۆ لەسەر ئەو خاکە ڕژە کە بۆ پاراستنی لە دوژمن چەکی شەرەفیان لەشان کردبوو.